هاوڕێ و هاوکارەکانین هاتوون تا دواماڵئاوایی لێ بکەن. کەوسەر ئیبراهیم ئەو پەرستارەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا بەهۆی پەتای کۆرۆناوە گیانی لەدەستدا و هاوڕێ و هاوکارەکانی نیگەران و خەمبار کرد، چونکە کەوسەر یەکێک بوو لەو کارمەندانەی کە سەرەڕای نەخۆشکەوتنی بەڵام دەستبەرداری کارکردن نەبوو، کە وەکو پەرستار لە نەخۆشخانەی شەید هێمن لە سلێمانی خزمەتی توشبانی کۆرۆنای دەکرد. ئەو ڕۆژێک کە هاو لێرە وتی نەخۆشم، ئێمەش ئیدارەمان ناگادار کردە و ئیتر داخڵی خەستخانە کرا و هەموو شتێکی بۆ کرا، بەڵام ئیتر لەوە ئەچوو درەنگ بێ خۆشی پێی نەزانانی بێ بە ئەوەی کە ئەو نەخۆشیی گرتووە، چکە بە کتوپڕ هاتە خەستەخانەکە ئەوە نەبوو بڵێ پێشتر سەردانی خەستخانەی کردێ بڵێ نەخۆشم. کەوسەر تەمەنی 47 ساڵ بوو، ماوەی 20 ساڵە بەبێ دابڕان لەم نەخۆشخانەیە خزمەتی بە نەخۆش دەکرد. پێشینەی هیچ نەخۆشیەکی دیکەی نەبوو، بەڵام بەهۆی ماندووبوون و بەردەوامی لە کارەکەی بەرگری لەشی کەم بوو بیەوە و ڤایرۆسەکە زاڵ و بەسەریدا. دوای چەند ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە دوجار گیانی سپارد. بەرپرسی بەشەکەی نیگەرانە بە لەدەستدانی کارمەندێکی دڵسۆزی بەشەکەی، چونکە کەوسەر دڵسۆزانە خزمەتی بە توشبوانی کۆرۆنا دەکرد. من ڕۆژانە نەک کەوسەرخان لەگەڵ کارمەندەکانی تر هەمووی هەرتێکەڵم بەڕاستی هەمووی کۆنتاکتی تەواوم هەیە لەگەڵیانە، بە تایبەتی کەوسەر یەکێک بوو هەرە کارمەندە دێرینەکان ینی لەگەڵ خۆما بووە، هەرە چالاک بوو، ڕوحی شادێ ئیشاڵە، بەڵام ئیتر کۆنتاکتم بەڕاستی لەگەڵ یا هەوە هەتا ئەو ڕۆژەی کە ئینبوونی وەڕۆکەی خۆمکان لام بۆ دانا لەگەڵ هاوڕێکمە، چکە ذێنی نەبوو. بەزی تر بەداخەوە کە هەفتەی پێشوو ئەو وەزعی گرت یەک هەفتە بڕی کرد، چکە خۆی هەوکردنی سیەکان تووشی هەوکردنی سیەکان بوو لە دوای ئەوە پاس بوو. وەڵاهی نەخۆشیەکەی تری چی تۆزە گوچلی تاوانە بەڕاستەکەی، بەڵام ئەوە ینی کە لە ئیشی قاوشیشی کرد لە کۆرۆناکەەوە زیاتر مەناعی نەبوو تووشیەوە. تا ئێستا سەدان کارمەند و پزیشک بەهۆی بەرکەوتنی زۆریان لەگەڵ توشبوانی کۆرۆنا لە نەخۆشخانەکانی سلێمانی تووشی پەتاکە بوون. سەرەڕای ئەم هەموو مەترسیانەی کە لەسەریشیانە حکومەت موچەکانیان پێنادات و وەکو هاوڕەکانی کەوسەریش دەڵێن، کەوسەر لە چاوەڕوانی وەرگرتنی موچەدا سەری نایەوە. لە کاتێکدا پێویست بوو سەرڕای موچە دەرماڵەی مەترسیشیان پێ بدرێت تا بە دەروونێکی ئارامەوە خزمەت بە نەخۆشان بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.